خۆم خەچکەندە ناوایمان پیاوێک زیاتر لە 40 ساڵە لەناو بینای پەرلەمانی کوردستاندا کار دەکات و کۆنترین کارمەندی ئەو دامەزراوەیە. زەردوڕەحمان خەڵکی کەندیناوەی سنووری مەخمورە و لە ساڵی 1974 هاتۆتە شاری هەولێر. کاتێک ڕژێمی بەحس لە ساڵی 1975 بڕیاری دروستکردنی بینای یاسادانانی دەرکرد کە ئێستا بینای پەرلەمانە، ئەو یەکێک بۆ لەو کرێکارانەی بەشدار بۆ لە دروستکردنی بیناکەدا. بۆ یەکەم جار و پاش تێپەڕبوونی 40 ساڵ مام زەردۆ سەرەتای دروستکردنی بینای پەرلەمانی کوردستان بۆ NRT باس دەکات. هیچ نەبوو، ئاقار بوو، پەرێز بوو کە لە تاچار دەست بە ئیش کرا. شۆفەر هات ئێرە تەخت کرد، هەمووی کردا هات بیناژی ئەوەی کردی عەردەش جوان. تەمان لە پاش شەریکەی مقاولاتان سەر وەغدا بوو. ئەو شەریکەی بەغدا 1000 نەفەر بوو، مسری تێدا بوو، بەنگلادێش تێدا بوو، ئەنواع جێ حکومەتەکانی تێدا بوو کە دەستی پێکرا 9 ساری برد هەتا ئەو بینایە تەواو بوو. بینای پەرلەمانی کوردستان لە 9 پێکاتوە بە 9 ساڵ دروستکراوە و کرێکارانی کورد و عەرەب و مسری و بەنگلادێشی کاریان تێدا کردووە. دوایەوە لە ساڵ 1992 یەکەم هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجامدرا. ڕاستەوخۆ ئەو بینایەت دەبێتە شوێنی بڕیارە گرنگەکان بۆ کورد. ئەوەش بۆ مام زەردۆ یەکێک دەبێت لە ڕووداوە خۆشەکانی ژیانی. ئەو 6 سەرۆکی پەرلەمان و ئەندامانی 4 خولی بینیوە، بە وتەی خۆی پەیوەندی باش بووە لەگەڵ هەمویان. بڕیاری حکومەتی باز بوو کە ئەوەی دانرا هات تەختیتی کرد. حکومەتی ئێرە تەبعەن سەرۆ باز بوو، ئێرەی دانا و پیوان و لۆ تەشریعیان دانا، لۆ بووە تەشریعی. تەمان لە پاش تەشریعی ئەوانەش 9 سال دەوامیان کرد. لە پاش تەشریعی تەمان بۆی پەرلەمان ئەوزا بڕیارەکە حیزبی باز دای ببیتە ئەدی سولتە ئەوان بوو ناینی ئەدی. تەمان ئەوزاوە دوای هاتە سەر ئەوەی کوردستان ئەوزا پێداهات بۆ حایدی کوردستان. کاک زەوەرات، کاک ڕۆژهات. مام زەردۆ ئێستا بەڕێوەبەری سەرجەم هۆڵەکانی ناو پەرلەمانە و کلیلەکان تەنها لای ئەو هەڵدەگیرێت. دەڵێت ماندوو نیم، هێشتا توانای کارکردنم ماوە و تا بتوانم بەردەوام دەبم. ئەو لە ئێستادا تەنها یەک ئاواتی هەیە. داوا دەکەم حکومەت سەرکەوی و کوردستانی بیتە حکومەت و هەر ئەوەندە لەدایم ڕۆژی سەرپێز لە حکومەتەوە دەکرێت. لە ماوەی 40 ساڵی کارکردنیدا لە بینای پەرلەمانی کوردستان بەردەوام ڕۆژانە دەوامی کردووە. لە کاتژمێر 7 بەیانیوە لە ناو بیناکەدا ئامادەیە. مام زەردوڕەحمان وەک خۆی دێڵێت ژیانی پڕ چیرۆکە، بەڵام وتنی هەر چیرۆکێک کاتی خۆی دەوێت و بە ئاسانی ناگوترێت. شێما جااف، NRT هەولێر.